ئازان و خۆشەویستانی ئەمە جارێکی تر سڵاوتان لێبێ لە بەرنامەی نەواوە کە بەرنمەیەکە وەک لە ئاڵلقەکانی ڕابردوودا ئەگەر بینەری ئێمە بوو بێتن بینیوتانە چۆن باس لەسەر مەقامات و چۆن دەنگی نایاب و هونەرمەندانی مەقامبێژ و مەقامزانتان پێ ئاشنا دەکەین. لەم بەرنمەیەشدا دوو میوانی ئازیز و خۆشەویستمان ئامادەیە کە پێم خۆشە پێتان بناسیێنم. یەکێک لەوانە بەڕێز و خۆشەویست مامۆستا سەلاح پەرلەمان کە لە کفریوە تەشریفی هێناوە بۆ بەرنمەکە زۆر بەسپاسەوە. مامۆستا سەلاح یەکێکە لەوانەی کە هەم شاعیرە هەم نووسەرە و خاوەنی چەند کتێبێکە و بە تایبەت لە بواری مەقاماتیشە ئەو دەستنووسانەی ئەوە بۆتە سەرچاوەیەک بۆ زۆربەی مەقامبێژەکان لە کوردستان. دیارە بە دوو زمان ئەو نووسینەکە هەم بە کوردی و هەم بە عەرەبی زۆر خۆشحاڵین کامڕۆ ئامادەیە. میوانی دووەممان کاکە حوسێن قادر کەرەمی وەک لە بەشی یەکەمی بەرنمەکە لەگەڵمان بوو بە خۆشحاڵی و لە بەشی دووەمیشا لەگەڵمانە. ئەمڕۆ جارێکی تر گوێبیستی چەند مەقامێکی ڕەسەنی ناوچەکەمانە بنەوە و باس و خواست لەسەر هونەری ڕەسەنی مەقاماتی گەرمیان و جارێکی تر سپاس بووە برایانی میوزیک کاکە ئاراز ڕەفعەت و کاکە ئاراز کاکەی و کاک عەدنان شەویار و هەروە برایانی پشتەوەی کامێرە کە زۆر ماندووە بن تاوەکو بەرنمەکە ئامادە بێ هەم ئەو بەڕێزەی کە لە دەنگە بە سوپاسەوە بۆ هیوایە بینەرمان من بۆی کە بتوانین بەرنمەیەکی پڕچێشتان پێشکەش بکەین. مامۆستا سەلاح یاخواوە خێر بێ لە کفریوە تایرە دووبارە چاوتان ناچەکەم گەورەتان کردم ومێ دەکەم بەرنمەکە سوود بەخش بێ بۆ هەموو کەسێک. باڵێ مامۆستا با پرسیارێکی ئەوە بکەین. مامۆستا سەلاح پەرلەمان ئێستا نووسینەکانی وەک لە سەرەتاوە ئاماژەم بکرد بووەتە سەرچاوەیەک بۆ زۆربەی مەقامبێژەکان. چی وای لێت کرد کە ئەو بەرپرسیارەتیە بگریتە ئەستۆ لەسەر مەقامات بنووسی؟ خۆم سەرەتا خولیای مەقام هەبوو، بەڵام ئەو کاتە تقریبا کۆتی کۆمەڵایەتی ڕێگەی نادا بچمن ناو مەقامات و گۆرانی و ئەوانەوە. شانم خستە ژێر باری مەکتەبەکە و جامیعەم تەواو کرد. بەڵێ زۆر جاریش هەوڵم داوە تیش بخەمە سەر مێژووی مەقامات لە قەزای کفری چکم کەم کەس لەسەری ئەینووسی بۆ ئەوەی هەم ساغ بێتەوە لە لای عەرەبەکان هەمیش ببێتە سەرچاوەیەک بۆ ئەوانەی وا شارەزایان لە مەقامە و یا لە مەقام ئەکۆڵنەوە. بەڵێ مامۆستا زیاتر ئەو بابەتانی کە نووسیتۆ لەسەر مەقامات خۆی لە چی ئابینێتەوە؟ کە باسی مەقامات دەکرێت نابێت کفری دەبێت بکرێت چکم کفری چاوگی مەقاماتی عراقیش بووە نەک مەقامە ڕەسەنە کوردیەکان ئەڵاوێسی و قەتار و خاوکەر و خوورشیدی. مەقاماتی عراقی لەسەر دوو ئەستێرەی گەشت لە بواری مەقامات مەلاوەلی کە ناوی عەبدوڕەحمان کوڕی عەبدوڕەحیم لەقەبەکەی مەلاوەلی بووە. دوای ئەوەیە کە لە تەرەبە بلیمەتەکانی خەلیلاغای سوڵتاناغا کە بە ڕەحمەتوڵڵا شەڵتاغ ناسراوە ئەوان درێژە پێدەری مەقامات بوونە و خەڵک ڕێچکەی ئەوانی گردووە. بەڵێ شەڵتاغ ئەوە بوو کە مەقامی تەفلیسی لە کفریدا هێنا و ئێستاش زۆربەی هونەرمەندانی عێراق لەسەر ڕێچکەکەی ئەو بەردەوام منواتە لەوە توانین بڵێن کفری مەزدەری مەقاماتی عێراقیە چاوکی مەقاماتی عێراقیە. مامۆستا باسی ئەومان بۆ کێچگە لەم کتێبە دواتر بە درێژی باسیەکەین. وابزانم کتێبی دووەمت بە زمانی عەرەبی هەر لەسەر ئەوانەی کە باخیان بە مەقام داوە. سەرچاوە عەرەبیەکان کە ئەوەی کە یەکێک دڵسۆز بێ و بگەڕێ بە دوای ئەوەی بۆ ساخکردنەوەی شت زۆریان باسی مەلاوەلی ئەەکەن وەکو المەقام العراقي الحاج هاشم الرجب، بحور الأنغام حامد السعدي، أعلام الغناء العراقي كمال لطيف سالم. أمانة بدور ودريجي باسيان كردوه بلام نابي وما نبير بشي ككتابي دليل الجمهورية العراقية كسير جماري درشو العراقة لسردمي عبد الكريم قاسم شاست وياك شاست ودو بدور ودريجي باسيان أوي وامن باسيان لم كتابها هموي وتفصيلي باسم كردوه لم كتابها أمينتوا كدينا سر باس شەڵتاغ توانی مەقاماتی عراقی بباتە سەر ڕێچکە عەلیمەکەی خۆی. دەیان مەقام بێژ ڕێچکەی ئەویان کردووە. یوسف عومەریەکێ لەوانەیە کە زۆر هەواداری بووە. تەقەموسی شەخسیەتی
شەڵتاقی کرد لە درامایەکی تەلەڤیزیۆنی لە ساڵ هەفتان بە زنجیرە بڵاوەکرایەوە ئەنج بیرت نەچێ مەقامی تەفلیسیشی داێنە. بەڵێ دەست خۆشمان مۆسادیەمەوە لا جارێکی تر کاک حوسێن ئەگە بێنەوە دەمەتەقەکانی خۆمان دەست پێ بکەین لە بەشی یەکەمە باسمان لە ڕوخانە کرد و باسمان لە هونەرمەندەکانی باسمان لە بەڵێ ڕۆخانە لە ماوەی ڕابردووە چەند پرسیارێکم لە تۆ کرد بۆی زانیاریم دەیتێ باسی هەندێک مەقامبێژ کرد کە ئێستا لە ژیان نەماون و بەر شاڵاوی ئەنفال کەوتون ئەگەر هەندێک باسی ئەوانەمان بۆ کەی پێشەوەی بچنە سەر بەرهەمەکە. بەڵێ وەڵا سپاسی جەنابتان و بەرنامەکەتانەکەم دەستخۆشی ئەم بەرنامەیەتان لە یەکەم ئینشەڵڵا هەروەکو مامۆستا فەرمووی ئەم بەرنامە بە هیوایەوەی سوودبەخش بێ بۆ هەموو خەڵکی کوردستان. بینەوە بەسەر باسی ئەو مەقامبێژانەی کەوا بەر شاڵاوی ئەنفال کەوتن و بەر ئیتر کوردستان ئێمە لەوەتی هەیە ئێمە هەر لە مەینەتی ئاژیاینا هەر ڕاگوێزرا لەو شار بۆ ئەو شار و لەو لادێ بۆ ئەو لادێ و ئیتر ژیانمان بەو شێوە بەسەر بردووە بەداخەوە خەڵکێکی زۆر لەو خەڵکانە ئەوەیشی بە مەرگی خوا مردبێ هەر شەهید دەزانی بە ئەوەی خەفەت خواردووە لەو زەمان و لەو قادرکردنی لای ئەمە چەندین جار سوتاوە چەندین جار ڕووخاوە 63 نازانم ئیتر وەرحاصل باش ببیرم نایە بەس 63 باسیەکەن ینی کۆمەڵە خەڵکێکی باش مەقامبێژی باشمانە بۆ سەردەما ئەوانەی بۆ نمونە گۆرانی بێژ بوون ئەنفال یادیان بەخێر ڕوحیان شاد بێ چەند خەڵکێکی باش بوون بەخوای ئێستا تۆزێ ناوەکانیانم لەبیر نییە بەڵام وەکو مەقامبێژەکانم زیاتر لەبیرە حەسەن عایش سەی جەعفەر شێع عەزیز ئەو شێع عەزیز لە بەرنامەی پێشوە باسم کرد عەلی باوا خاڵە محەدین کۆمەڵێکی زۆر ئەحمەد عاسا حەمەی عاسا لاک مام لەتیف نازانم ئیتر ئەوانەی بەبیرم بێتەوە زۆر بوون ئەحمەد عاسم ئەحمەد سەیکەریم حەی عاسە سەوڵا ئیتر ساڵح قایتەوەنی خەڵکی گوندی قایتەوەنی لای قادر کەرەمە هەمویان بەڕەحمەت بن کەسیان نەماون ئەوە سەرقافڵەشیان جاری پێشوشەر ئاماژەم پێکرد مامشکور خەیات بەڕەحمەت بێ هیوای تەمەندرێژی بۆ مامۆستا حەسەن گەرمیانی دووبارە هیوادارم تەمەندرێژ بێ و تەندروستێکی باشیە بێ بەڕاستی ئەویش خۆی زیاتر ئەو لە کەناڵ و لە میدیاکان دەرکەوت و شتێکی جوانی کرد یعنی بۆ ئەوەی کەوا واتە ڕەنگە ئەوانە گەربمایان ئێستا ئەوانی کە بەر شاڵای ئەنفاکەوتن ینی مەقاماتی ئەم ناوچەیە لە ئاستێکی ترا بۆیە بەتاشید چکازانی بۆ هەر کەسێک بە پێی توانای خۆی شتێکی پێیە کە دەرێخا طبعاً وەکەوە وایە تۆش بڵین شتێکی باشترە بۆ نمونە ئەگەر مەقام بێژێ لەوانە بمایە احتیمال ئێستا داهێنانێکی جوانی وەکرد بۆ ئەم سەردەمە و هەموو بووینە گوێگری ئیتر ڕوحیان شاد بێوانەیە کە نەماون ئەوانەش ماون هیوای تەمەندرێژی لە ساغیان بۆ خوازم ئینشاءڵڵا هیوای تەمەندرێژی بۆ ئەو گەنجانەی کە وایە دەستیان داوەتە مەقام خەڵکمان هەیە بەس بەداخەوە کەس و کاری تۆزێ ڕێگەی پێ نادەن بەداخەوە ئێستا پێمان خۆشە گوێمان لە بەرهەمێکی جوانی ڕەسەن بێت پێشکەشمان بکەی لە خزمەتانم.
کاتێم زانا چرخێ وێردەوە ئێمە شون یاران پێشمان کردەوە هەری فەرەگای وەباختە مەریەی باوانم هاری سنەردیای شانەی هاری نامەیە حياتي بمرم واهزنا آري مزرعة يا خاياي شادي ما عزيز ما هداي وهايا فنادى فرقاي بوشك يا جسمي بمرمي هو صوزيبا لسان بارانا دەستخۆش بێ کاکوسیان بەڕاستی یەکێک بوو لە بەرهەمە جوانەکان زۆر بە جوانی ئەدا ئەتکرد هەر بژیت و سپاس بۆ برایانی میوزیک مامۆستا بابێنە لای خۆت و جارێکی تر لە کتێبەکانتە من چەند جارێک خوێندومەتەوە و چەند جارێکیش دانیشتوین باسی ئەوانەت کردو کۆمەڵی مەقامبێژی تر هەبوونەکە بەداخەوە شتی تۆمارکراویان کەمە ئەوانە کێ نەگەر بۆمان باسکی بۆی خەڵکێک بیان ناسیە بە تایبەت لە سنووری کفری ئەو ناوچانە لە هەموو قۆناغە جیاجیاکانان کفری مەقامبێژی لێ نەبراوە دوا بە دوای مەلاوەلی و شەڵتاغ قۆناغێ دوایەوە مەلا عەبڵای خەتیب بلیمەت بووە مامۆستا عەلی مردان لە کتابەکەی ئیشارەت تێداتێت یەکێ بووە لە بلیمەتەکانی مەقام تەنانەت محەممەد گوبەنگشی گەورە مەقامبێژی عراقی چەند جارێک هاتووە سەردانی کردووە لە کفری سەر ڕەنگە ببێتە پرسیارداتان چۆن هاتووە بۆ کفری گوبەنگشی خوشکێکی مدیر شورتەی کفری بووە لە ڕێگای ئەوە هاتووە هەموو مەقامەکانی لێ وەرگردووە تەنانەت مەحەبەتیشی هەر بۆ کفری هەر هەبووە تەنانەت یوسف عومەر جارێکیان قەیس قەرەداغی برای مەهاباد قەرەداغی شاعر بە بەردەوامی چووە بۆ خان مەرجان بۆ حەفلەکانی یوسف عومەر لێی پرسیە خەڵکی گوێی و تێتی خەڵک کفریم ئەویش یەکسەر هەڵساوە تەپا و تێتی كفري موطن المقامات العراقية من إضافيكم بو قسەکەی أو كرد نسيم مدينة كفري موطن المقامات ونبعها الصافي ونبعها الصافي أنجا دواي ملا عبد خطيب مجموعية قراني بيج مقام بيج بلان بمقام بكردي مقامات يعني وتوا لو أنا حمومين أحمونوش دوان زيمان زور بني مدبوها شنجارك ما مستع علي مردان كاتوت دوان زيمان بوديو خانقي حمي علي أغاي زغنا يستيتي لي خويا بيا بابو بغان نرويشتوا دواي أوا مجيد غيدان شارزدایەکی زۆر باشی هەبووە لە مەقامی حەیران کە مەقامی حەیران تایبەتە بە هەولێر و کەندیناوە بەڵام ئەم هەردوو مەقامەکەی بە چاکی وتووە
سەرچیایی و مەجلیسی هەردووکی بە جوانی وتووە ئەنجام عەلی دێوانەیش بە خەیاتی بەرەکدلو بوو دەنگێکی زوڵاڵی هەبوو هەموو مەقامە ڕۆژهەڵاتیەکانی کردبووە کوردی حیجاز و سەبا و بەیات تا ئێستایش مەقام بێژ لە کفرین هەر بە بەردەوامە لەوانە هاوتا ئێستا هاوتا سابیر دەنگی زۆر خۆشە ئەم پیاوەی وا لە تەنشتم دانیشتەوە مەقام بێژێکی باشە ئومێ دەکەم کوانووی کفری نەپوژێتەوە شعرێکتانیش بۆ خوێنمەوە لەسەر مەقامە ڕەسەنە کوردیەکان کە کات خۆی بۆ مامشکور خەیات نووسیم یەک دوو جاریش بە مەقام ئەدای کرد ئاوازی ڕەسەن ئاوازی ڕەسەن گۆرانی سۆزە هەستە مەقام بێ یاخود بەستان تیلوێتی دڵ ئەشکێنێ ئاسوودەیت بۆ دێنێ گوێگرە لە ئەڵاوەیسی بەئاستەم کە ئەیبیسی خۆتت بیر ئەچێتەوە ناخت پێ ئەشنێتەوە شریکەی قەتار و خاوکەر ناخت ئەبڕێ وەک نەشتەر لووتکەی گۆرانی کوردی لە ئایە و خورشیدی یاخود بەیتێکی حەیران یا لاویکی بادینان یاخود سیاچەمانە شنەبای هەورامانە سۆزی دڵگیری هۆرەش هەتوانە بۆ برینی لەش بیرتان نەچێ ئەمانەن ئاوازی کوردی ڕەسەن هەر بژیت مامۆستا ئەمەوە پرسیارەتر بکەم لە ڕابردووە کفری ئەبینی کە چەندین شەوچەرە و ئەوەی تیاکراوە لە بڕەوە هونەرمەندی باشی تیا بە بەتایبەت مەقامبێژ ئەوەی کە شەوانە ئێستا هونەر لە چی ئاستێکە هابینی لە سنووری گەرمیانە خۆی حەق وایە زۆر بایەق بدرێتە مەقامات بە تایبەتیش کفری هەرچەنە درێخی نەکراوە کەم تا زۆر وەزارەتی ڕۆشنبیری و حکوومەتی هەرێم جارجار ئەحیای مەقاماتەکەنەوە لە کفری بەڵام وەکو پێویست نییە بەڵێ ئەگەر مایکەکەم بدەیتێ بە هەر بەو مایەکە قسە بکەین مامۆستا باسی ئەو مامۆکەی ڕەنگە خەڵکێک تایسەن نەزانێ ئەوەی خەڵکی کفری نەبێ ئەو گۆرانەی مامۆستا عەلی مەردان کە لەسەر باخچەی پاشا ئەگەر ڕوونکردنەوەی لەسەر ئەوە بدەیت هەر بەو مایکەی خۆتەوە قسەمان بۆ بکەیت قەمبەر بەگلەر لە سەردەمی مەلا عەبدوڵای خەتیب بووە قەمبەر بەگلەر جگە لەوەی شاعرێکی بەتوانا بووە و دەنگێکی زوڵاڵیشی هەبووە ئەو گۆرانیەی هەستە بابچین بۆ باغی پاشا هی ئەوە پێشکەش بە مامۆستا عەلی مەردانی کردووە بەڵێ باسی ئەومان بۆ بکە کە شعری داشۆڕی نەنووسی چەند بەرهەمت هەیە چەند کتێبت هەیە ئێستا سەرقاڵی چیت من بەردەوامت بینن لە ناو کتێبخانەکە تای بەشە و بەڕۆژ حەستیش لە گەرمایە زۆر ئەو زانیاریانەم هەیە ئێمە گەیشتون لە مەرحەلەیە لە وڵاتێکی زۆر دواکەوتوین لە ڕووی سیاسی کۆمەڵایەتی ئاینی بە تایبەتیش ئاینی کۆمەڵێ شعر منووسیە نزیکەی 150 شعرە ئەمێنێتەوە بۆ دوای مردن خۆم بڵاوە بێتەوە هۆکارەکەی چیە دوای مردن خۆ ئەم کوژن بۆ بەداڵ هەر بژی مامۆستا لەشە ساغ بێ کا حوسێن بابێنە لای خۆت جارێکی تر کاک حوسێن ئێستا بۆم بورە مامەسا ئاماژەی بە شتێکە زۆر جوان بوو ئەوەی گۆرانی مامەسا عەلی مەردان کە ئاماژەتان پێکرد هەستا با بچین بکەینە تەماشا لە دەنگی جەناب گوێم لێ بووە با ئێمەش پێمان لەو کۆپلێ بە دەنگی جەناب حەزەکەین باشە با ئێمەش داواکاریەکمانە بێگە بمان بورن هەستا با بچین بکەین تەماشا هەستا با بچین بکەین تەماشا لە مێر غورزار و لای باخچەی پاشا لە مێر غورزار و لای باخچەی پاشا چاوێ بگێڕایە بە مێر غوزاردا چاوێ بگێڕایە بە مێر غوزاردا خەمی دارونێت بدە بە باودا خەمی دارونێت بدە بە باودا کەمان و عود و قانون و گیتار کەمان و عود و قانون و گیتار بۆت ئاڵێم قەتار لەگەڵ لە یوتار بۆت ئاڵێم قەتار لەگەڵ لە یوتار ئەی پێشکەشە بەزەنابێت هەر بژیت کاک حوسێن ئەمەوێ پرسیارەوە بکەم
ڕاستە زۆر جارت بینین چالاکی باش تێ لە بواری مەقامات و هوەر و ئەوانە بەڵام باسی ئەومان بۆ بکەی کە هیچ بەرهەمێک تێ ئێستا تۆمار کرابێت جگە لەو بەرهەمەی کاویست لەگەڵ کاک حەسەن گەرمیانیا تۆماری بکەی ئێستا حالیان من شتێکی وەم لە بەردەست نییە بەس لەگەڵ ئەو پیاوە بەڕێزە کاکاراس اتفاقێکمانەی ئینشەڵڵا هەر لەناو ئەم مانگەدا دەسەکەینە کارێکی جوانی ئینشەڵڵا ئەگەر خوای گەورە پشتیوان بێت. بەڵێ بەڵێ کاک حوسێن باسی ئەومان بۆ بکەی ئێستا لە ئەم سنووری گەرمیانە کۆمەڵی پیاوی بەتەمەن هەیە زۆر شارەزان لە مەقامات و لە تێکستە شعرەکان ئەوەی کە لە مەقاماتە هەیە بەڵام دەرڕەکەوتون چی هەنگاوی بنین چی بکەین بۆی ئەو زانیاری ئەو زانستانی کە لە دەمی ئەوانەوە سەبارەت بەوانە بتوانین کۆی بکەینەوە هەنگاوی چی بنین چکە بەڕاستی ئەرشیفمان زۆر کەمە ئەبێت چی بکەین بۆ ئەوە مامەستاجان ئەوە ئەبێ تۆ بە سیارەیەکەوە مەرەخەس بکری بۆجێی باشت بۆ دابین بکرێ شار بە شاردێ بە دێ بگەڕی ئەو کەسانە بدۆزیتەوە بۆ نمونەی سەمان فەتوڵایەکمانەیە لە قادر کەرێمەکاندا هەنیشێ ڕەنگە جەنابتان زۆرتان گوێتان لە شتەکانی بووە زیاتر شتەکانی لە فەیسبوک خەڵکدایە بەزێنێ وەکو ئەوانەی خۆم خەڵکدایە بەزێنێ ڕەنگە گوێتان لێ بوو بێ جەنابتان چ سۆزێکی گەرمیانیانەی ڕەسەنانە لە قورجی ئەومان فەتوڵایە بەس حەزەکەی گوێ لێ ڕابگری جاز زۆرمان هەیە لەو بابەتە کوڕێکی گەنجمانەیە تازە پێگا ئەوە من زۆر هاوکار بوومە بووی حەمەی فەتاح عومەر لای کفری هەمە کوڕێکە گەنجە تازە پێکا دەنگێکی زۆر خۆشی هەیە ئەوە باسی چەندین تری کەستان بۆ ناکەم لەبرەوە خۆیان مەشهورن ئەگەر بتوانی بۆ شێوازە بگەڕی بە دوای ئەو کەسانە ئەیان دۆزیتەوە ئەچیدەوە ینی کارێکی گران نییە ئاسانە بەڵام گرنگ ئەوێت تۆ کاتت هەبێ تۆ وەزارەتێک یاخود دەستگایەک لە پشتت بێ بۆ ئەوەی کەوە بە سیارەیەکەوە دوو کە سێ کەس ڕۆنەوە کامیرەوانن و بەڕێزانە ئەو کەسانە بدوێنی بزان چەند شتی جوانیان پێ و بزان چەندێ ترەخەنە سەر خەڵای هوەری کوردی گومان مەقامی ڕەسەن بەڵێ دەست خۆش بێ مامۆستا سڵاح هەست دەکەم ناوی هەندێک کەسی ترت بیرچوو لەوەی کە خزمەتیان بە هوەر کردووە لەو سنوورە ئەگەر هەر بۆ مایکەی خۆتەوەی کە بەستومانە قسە بکەین چونکو کفری کوانووی مەقامات بووە دەیان مەقام بێژی تورکمانی هاتوونەتە کفری لەوانە شەوکەت سەعید مشکۆ هابا ئەکرەم دووزڵی عەدنان جاسمیش ئێستا خوا تەمەنی درێژ کە هەرچەندە دوورکەوتۆ لە مەقامات یەکێکە لە مەقام بێژە بە تواناکان بە تورکمانی بە کوردیش وتیوەتی بەڵام بە تورکمانەکەی زۆر پێشکەوتوو بووە پێدوان نییە کە لە کفری و با بڵێن داقۆق و تاک وەگاتە کەرکک خەڵکانێکی زۆر هەیە ئەگەر مەقامەکانیش لە قوپۆکانی لێکجان نکاتەوە بەڵام ئەتوانێت ئەدایی بکە ئەم جوانیە لە شوێنی تر هەیە من وەک سەرەتا باسم کرد دەنگخۆش زۆر زۆرە دەنگخۆش زۆر زۆرە بەڵام شارەزا کەمە لە بواری مەقامەکان چی بکەین بۆی سوود لەوانە وەرگین کە شارەزایان هەیە بۆ نەوەی داهات ساڵانە ئەوە فیستیڤاڵی مەقامات دەکرێتەوە لە گەرمیان بە تایبەتی لە کفری هەوڵە درێ ئینشاءڵڵا ئەوانەی شوێنی خۆیانەکەنەوە زۆر باشە کاک حوسێن گیانەگەر گوێمان لە بەرهەمێکی تر بێ سەکانمان خۆشەوە با خۆشتری بکەین فەرمونون بە خۆشحاڵیەوە لە خزمەتانێ خاي
دەستخۆش بێ کاحسیێن یەکێک بوو لە بەرهەمە جوانەکان کە لەلایەن زۆربەی هونەرمەندەکان وتراتەوە زۆر بە جوانی ئەداءت کرد ئێمە هێدی لە کۆتایی بەرنامەکە نزیکە بینەوە ئەگەر شتێکت هەبێ لەم دوو بەشەی بەرنامەکە کە لەگەڵمان نابووی تا چەند بەرنمەیەکی باشە خزمەت بە هونەری ڕەسەنی مەقاماتەکە لەم سەردەمەی کە ئێستا وەک لە سەرەتاوە ئاماژەمان بە ژمارێکی زۆر گەنج هاتوونەتە پێش و دەستیان کردۆ بە مەقام خوێندن. وەڵا سپاسانەکەم دەستان خۆش بێ ئینشەڵا بەرنامەیەکی ڕدەنگەداتەوە ڕەنگێکی باشە بێ لە ناو خەڵکە ئینشەڵا ماندووش بوون برادران زۆر دەستخۆشیان لێ یەکەم برادرانی مۆزیک و برادرانی پشتی کامیرە و هەموو برادرانی تەلەڤیزیۆن کە بە دیارمانەوە دانیشتون و ئەرکیان کێشاوە دەستخۆشیان لێکەین دەستخۆشی بۆ مامۆستا سڵاحی بەڕێزش کە لە کەفری پایتەختی گەرمیانەوە تەشریفی هێناوە بۆ ئەم بەرنامە جوانە بەرنامەکەمانی ڕازاندەوە و دەستخۆشی لە جەنابت و لە هەموو سپاس بۆ بینەرانیش. بەڵێ مامۆستا سەڵاح گەیشتنە کۆتایی بەرنامەکە چیت هەبوو لەسەر بەرنامەکە چی وتێک تێ بۆ گەنجە مەقام بێژەکان بۆ بەرنامەکە؟ تەلەڤیزیۆن کەرکووک ئاوا بێ زۆر مەمنونم کە ئەم خۆشەویستانەی بە من ناسان دەستیان خۆش بێ کۆمەڵێ ژەنیاری بەتوانە ئومێ دەکەم زیاتر بایەخ بدرێتە مەقام چووکم مەقام نەبێ یعنی هونەریش نابێ سەرچاوەی گشت گۆرانیەک مەقامات ئومێ دەکەم هەمیشە سەرکەوتو بوون. زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز کە تەشریفتان هێنا بۆی لەم بەرنامەیە ئامادە بن. جارێکی تر سپاس بۆ برایانی میوزیک بۆ هاوڕێیا و هاوکارانم لە پشتەوەی کامێرا هیوادارین کە لەگەڵمان بن بۆی لە بەرنامەکانی داهاتووشدا چێژ لەو دەنگە ڕەسەنانە ببینن کە بانگێشمانکردن بۆ بەرنامەکان تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ. جنە تۆ بەم هەموو جوانیەوە تۆ بەم هەموو ناسکیەوە منیش بە کۆڵێغەمەوە خێوە گیانە تۆ بەم هەموو جوانیەوە منیش بە کۆڵێغەمەوە خێوە نازانم چۆن تۆ ڕازیکەم ئەیدا دەیدا ئەمەنەمان یان دڵی خۆم بدەمەوە گیانە تۆ لەسەر کەیف و سەفای خۆ دەرماوی تۆ لەسەر کەیف و سەفای خۆ دەرماوی قەت ناگۆڕێ لەگەڵ مانگی شاگرە و کەی ئەمان لەگەڵ مانگی شاگرە و کەی چونکە جوانی تۆ نادۆڕێ ئاخا ئەیاوە
مامارو يا لا قونا شاريني وارو أيدا لا قونا شاريني مامارو أيدا لا قونا شاريني وارو سوداي سهرة أجر هر الروي ضلي شمبارة أجر الروي ضلي شمبارة ومارو مارو ويجر ما مارو ومارو مارو ويجر ما مارو أداله كونا شاريني أدا